بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر هاتمەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیدار و ڕاوە. بەرنامەی هەفتەیەشمان پێکهاتووە لە دوو بابەت بەناوەکانی هۆنەر و چینە کۆمەڵایەتیەکان و گەشەپێدانی هۆنەر و ئەدەبیاتێکی بەدەروەست لە نووسینی سعیدی ئەمانی. بۆ هیوایە ناوەڕۆکی بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێت و کەڵکی پێویستیشی لێ وەربگرن. لەگەڵمان من بۆ بیستنی. هۆنەر و چینە کۆمەڵایەتیەکان لە دەورانی پارینە سەنگی واتە چاخە بەردینەدا کە گشت مرۆڤەکان ناچار بوون بە کۆکردنەوەی خۆراک و ڕاوکردن و بەدەستهێنانی میوە و گیاخۆراکیەکان ژیان بەرنەسەر کۆمەلگا یەکدەست و هاوشێوە بوو. بەڵام لە سەردەمی نوێ بەردینەدا بە بەرهەمهێنانی خۆراک لە ڕێگای وەرزیەوە هێدی ئینسان دەستی لە کۆچکردن کێشاوە و لە جێک نیشتەجێ بوو. بەهۆی زیادبوونی بەرهەمهێنان و پاشەکەوتکردنی دانەوێڵە و دەستکەوتنی کاتی بەتاڵ و بێکاری مەجای چالاکی لاوەکی و خۆخلافاندنی بۆ ڕەخسا. لە ئاکامدا بەشێک لە خەڵک توانیان بە بێکاری بەرهەمهێن و ڕاستەوخۆ ژیان بەرنەسەر. پیشەسازی و سەودا و مامەڵەش بوونە هۆی سەرهەڵدانێکی چینی کینوەی کۆمەڵایەتی واتە مامەڵەچی. بەم شێوەیە لە سەردەمی شارنشینەوە واتە 5,000 ساڵ لەوە پێش بەملاوە کە چینە کۆمەڵایەتیەکان چوونەتە شکل و قەوارەی تایبەت بە خۆیانەوە، ئێمە شاهدی شەڕ و تێکەڵچوونە چینایەتیەکانین. چینێکی کە لە دابەشکردنێکی گشتیدا دەکرێت بە تاک و کۆمەڵ یان زۆرینە و کەمینەیان نێوبەرین. چینی زۆرینە واتە ئەو بەشە لە ئەندامانی کۆمەڵ کە کارە قۆرس و بەرهەمهێنانەکانیان لە ئەستۆدایە. چینی کەمینەش ئەو تاقمە لە ئەندامانی کۆمەڵن کە دەستیان لە کاروباری پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لەباری نەزەریەوە و ڕێبەری و ڕووتاندنەوە و ڕێکوپێکردنی کاروباری وڵاتدا هەیە، یان باشتر بڵێن لەژێر چۆکناوە. شک لەوەدا نییە کە بەپێ هەلومەرجی ژیان و شێوەیە جیاوازی بەڕێوەچوونی هەرچینێک خۆیان خاوەنی بیر و بۆچوون و جیهانبینێکی جیاوازیشن. وە سروشتیە کە ئێمە شاهدی دوو فەلسەفە و دوو جۆر هۆنەری خاس و عام تاک و کۆ لە دنیای ئەم دووچینەدابین. هەروەک لەسەرەوە باسمان کرد لە دەرونی ئەم کۆمەڵگانە چینایەتیەدا بەردەوام کێشە و ململانەی لە ئارادایە. دیارە هۆکاری ئەم کێشمەکێشەش و تێکەڵچوونانەش بریتیە لە ئاساییە کەمینەی خاوەندە سەڵات و پلە و پایەکان بۆ پاراستنی ماف و بەرژەوەندیەکانیان دەیانەوەی هەلومەرجەکە پارێزرا و بێ هەر چەشنە ئاڵوگۆڕێک لە ڕاستای دژ بە بەرژەوەندیەکانیان دەبینن. لە بەرامبەریشدا زۆرینەی بێبەش و زۆر لێکراو بۆ ئەوەی ئاڵوگۆڕێک بەسەر ژیانی و بەڕێوەچوونی دابێت حەزی لە ئاڵوگۆڕە و بە پیرەویەوە دەچێت. کەمینەی خاوەن بەرژەوەندی کە خۆی بەبێ ئەوەی ڕۆڵێکی لە بەرهەمهێناندا هەبێ وەتەنیا چاودێری ڕەوتی بەرهەمهێنانی چینی زۆرینەیە، هەوڵە بەکردەوەکان بە سووک چاو لێ دەکەن و دەکۆشن تا هەوڵە نەزەریەکان بە تەواوی لە هەوڵە بەکردەوەیەکان جیا بکەنەوە. لە لایەکی دیکەوە ئەکرێ بڵین چینی زۆرینە مەجالێکی بۆ کار و کۆششی سربەخۆیانەی نەزەری لەبەردەستانیە. چینی کەمینە چۆن ڕاستەوخۆ لەگەڵ ژیانی بەکردەوەدا نامۆیە ئاساییە لە ڕاستیەکان دوورکەوێتەوە و خەڵوەتنشینی کاخی خەیاڵی خۆی بێت. لە حاڵێکدا کە زۆرینە لەبەر ئەوەی تێکەڵاوی ڕەوتی ژیانی بەکردەوەیە لەگەڵ ڕاستیەکاندا دەستەویەخەیە، دەکرێت بوترێت واقعگەرایە کەوا بێ دەتوانین بوونی دوو جۆر هۆنەری جیاواز هەر لە بەرابەیانی سەرهەڵدانی تەمەدۆنەوە بەدی بکەین و لە یەک هەڵاوەرین. واتە هۆنەری واقعگەرایانەی زۆرینە ئەوام و هۆنەری ناواقعگەرایانەی کەمینە خەواز. کەوایە لە بەرامبەر هۆنەری سەرەتاییدا کە هاوشێوە و لە ڕاستیدا بە یەکێک لە هۆکارەکانی بەرهەمهێنان بە حساب دەهات. هۆنەری تەمەدۆنی دوو ڕۆت لە خۆ دەگرێت کە هیچ کامیان واتە بەتایبەت ڕۆتێکی کە بە ژیانی چینی کەمینە مەربوتە هۆکاری ڕاستەوخۆی بەرهەمهێنان بە حساب ناین و سەر بە گەشت کۆمەلگان نین، بەڵکو تایبەت بە چینێکی دیاریکرا و لەو دووچینەی لە کۆمەلگادا بوونیان هەیە و هۆنەری هەر چینەش دەرخەری ناڕاستەوخۆی هەلومەرج و داخوازیەکانی ژیانی تایبەت بۆ چینە و یان کەرەسێکی ناڕاستەوخۆیە بۆ دابینکردنی بەرژەوەندیەکانی ئەو چینە. هۆنەری کەمینە یان تاک بێڕۆح و ئستاتیکە و سنەتگەرایە
و هونەری زۆرینە یان گشتی زیندوو و دینامیکە. للدرياوة قطاريها ولبارشت كوت دوي بشان للدرياوة قطاريها ولبارشت كوت دوي بشان بس السنجي شيادا چو كي دادا وكشو بدن بسر پاییزی زردابا بخور بگیری بکول بگیری بسر پاییزی زردابا بخور بگیریم بکول بگیری لسر آخر قلا آخر چلی تنیایی گل بگیری چلی تنیایی گل بگیری طبيعة زرد جاكاوا لحاليا كان اشتايا طبيعة زرد جاكاوا لحاليا كان اشتايا نشاني ما تمي بايز لفر مسكي درشتايا لفر مسكي درشتايا لفر مسكي درشتايا لێرەدا ڕەوتی سەرهەڵدان و گەشەی شعر وەک نمونە لە یەک ئەدەینەوە. لە کۆمەڵگای سەرەتاییدا زۆرتری کارەکان لە بەردەوامی و لە یەک هەڵوەشانەوەی یەک لە دوای یەکی زەنجیرەیەک جوڵە و بزوتێن پێک دەهات.
بزوتینی بەدەن و لەوانە دەنگ کە لە کاتی کاردا لە گەڕ و دێتە دەرەوە بە شێوەی ئاسایی خاوەن کێش و نەزمێک بوو. مرۆڤی سەرەتایی بۆ هەر کارێک تەواوی ئازادی بەدەنی وەک ساوایەک ئەخستە کار، تەنانەت ئەو بەشەش لە جەستەی کە بۆ ئەو کارە هیچ سوودێکی نەبوو. بەم چەشنە بزوتینی جەستە لەگەڵ حەنجەرەدا هاوڕا و هەواهەنگ بوو. دەبینین کاری ئینسانە سەرەتاییەکان واتە کارە خاوەن کێش و نەزم و تەرتیبدارەکانیان دوو لایەنی هەبوو، لایەنی جوڵە و بزوتێن و لایەنی دەنگ. لایەنی بزوتێن و جوڵە هەڵپەڕکی لێکەوتەوە و لایەنی دەنگیش موسیقای پێکهێنا. سەڵای کار بوو بە گۆرانی و دەنگی و یەککەوتنی ئامراز و کەرەستەکان بوو بەهۆی پێکهاتنی ئامێرەکانی موسیقا. دوای لێکترازانی هاوشێوە سەرەتاییەکانی کۆمەلگا و جیابوونەوەی نەزەر و کردەوە، هەڵپەڕکێ، موسیقا و شێوەکاری تووشی لێک هەڵوەشان بوون، هەر کامە و ڕێگای خۆیان گرتە پێش. کاری حرەکەتی لە کاری بە قسە و نەزەری جیابووەوە. موسیقای سەرەتایی لە دوو پەش پێک دەهات، ڕەواڵەت و مادە، کە ڕەواڵەتەکەی بوو بە موسیقای ڕوت و مادەکەش یان ناوەڕۆکەکەی بە گۆرانی. هەرچەندە شار و موسیقا و چۆپی و شێوەکاری لە بابەتی بەکردەوەی ژیان جیابوونەوە، دیسانیش وەک وەگەرخستنی ئیش و یەکەم هەنگاوی کار ڕۆڵیان گێرا و شتێکیان بە مرۆڤ بەخشی کە پێداویستێکی زۆری پێبوو. نەزم و هەواهەنگی چ لە شوێنی سروشتی و کۆمەڵ و چ لە دنیای زەیندا. گشت ئەو هونەرانەی کە بە هونەرە جوانەکان ناوزەند دەکرێن وێنەیەک لە نەزم و هەواهەنگی بە ئینسان دەبەخشێن. هەستکردن بە نەزم و تەرتیب چێژبەخشە، چۆن دەرخەری زاڵبوونی مرۆڤ بەسەر سروشدایە. کاتێک کۆمەڵێک بۆ گەیشتن بە مەبەستێک یان لابردنی مەترسیەک بە یەکەوە کار دەکەن، ئەم نەزمە پێک دێ و هەست پێ دەکرێت. مەیلێکی هاوشێوە لە گشتیانە دروست دەبێت و بەڕێوەبردننی کاری بە کۆمەڵ ئاسان دەکاتەوە. بەڵام ئەم گروپە دوای گەیشتن بە مەبەست و لاچوونی مەترسی بە تەواوی ئارخایان نییە، چۆن بەردەوام ڕوودانی سەر لە نوێ مەترسی و لاچوونی هەلومەرجی خوازراو لە ئارادایە، کەوایە ئامادەگیەکی دایمی پێویستە و لایەنی ڕەوانی ئەم ئامادەگیەش بەهۆی مەیلێکی هاوشێوەی بە کۆمەڵەوە کە سەرچاوە گرتو لە هونەرەکانیانەوە دابین دەبێت. چۆپی و گۆرانی تایبەت بە کارە جۆراوجۆرەکانی وەک ڕاو، شەڕ، چاندن، دروێنە و هیتر بەهۆی مەیلێکی هاوشێوە کە لە هەموویاندا هەڵدەخرێنێ دەبێتە هۆی ئەوەی بەردەوام ئەم کۆمەڵە ئامادەی زاڵبوون و خەبات دەکات. ئەم بەرهەمە هۆنەریانە پێکهاتێکی ساکار و ناوەڕۆکێکی لە دڵنزیک و گشتپەسەندیان هەبووە و سەرنجی چینێکی گەورەی کۆمەڵ کە چینی بێبەش و زەحمەتکێش و زۆر لێکراوان پێکدەهێنا بوون. بەشی تاکی کۆمەڵ واتە کەمینە بەهۆی مەوداگرتن و دوورکەوتنەوە لە ڕاستیقینەی بەکردەوە بەرهەمگەلێک دەخۆڵقینێ کە لەگەڵ کردەوەی کۆمەلگادا هیچ پەیوەندیەکی نییە و خاڵی لە ڕۆحێکی بە کۆمەڵ و واقعگەرایە. بەرهەمی ئەم چینە بەهۆی دوورە پەرێزی و جیابوونەوە لە ژیانی بەکردەوەی کۆمەلگا و خزانە کونجی تەنیایی و مەیلە تاکە کەسیەکان بە جێگای دەربڕینی ئێمەی کۆمەلگای سەرەتایی منی تاک و تایبەت بەرجەستە دەکات. لەم ڕێگاوە دەکرێت بەو ئاکامە بگەین کە کەسایەتی شێوەی بیرکردنەوە و سەبک و سلوکی ژیانی هۆنەری هەر کەسە و جێگا و شوێن و پێگەی چینایەتی یەکدی دیاری دەکات. لە ڕاستیدا لە نێو هەر چینێکدا سەبک و شێوەیەکی گشتی فەرمانڕەوایی دەکات و تا زەمانێکی کە ئەم چینە گیرۆدەی ئاڵوگۆڕێکی بنەڕەتی نێت، ئەم سەبکە هەروە پابەرجایە و درێژە بەبوونی خۆی ئەدات. بەڵام کاتێکی کە چینێک تووشی ئاڵوگۆڕێکی بنەڕەتی دەبێت، هەلومەرج و پێداویستیگەلێکی نوێ دێنە ئاراوە و بە دوایدا بیر و ئەندیشێکی تازە بابەت لە زەینی ئەندامانی چینەکەدا لەوانە کۆمەڵی هونەرمەندان سەرهەڵدەدات. دیارە دەربڕینی ئەم ئەندیشە نوێیانە لە چوارچێوەی فۆرمە کۆنە هۆنەریەکاندا ناگۆنجێ و بەم چەشنە سەبک و شێوە تۆشی ئاڵۆزی دێت و ئاڵۆگۆڕی بەسەردادێ. واتە هونەرمەند هاوتەریب لەگەڵ ئەندیشە تازەکاندا فۆرمگەلێکی نوێ ئێرایە دەدات، یانێ سەبک و شێوەیەکی نوێ پێک دێنێ. بەم پێیە بە پێچەوانەی ئەو شتێک کە ڕەنگە لە سەرەتاوە بە نەزەر بگات کە ئاڵوگۆڕ لە سەبک و شێوەی تاکەکەس و تایبەتیدایە. سەرچاوە و ڕێژەی ئەم ئاڵوگۆڕە گشتی و چینایەتیە و بێگەڕانەوە بۆ میژووی تێکەڵچوون و دژایەتە چینایەتیەکان شیاوی بەیانکردن نییە. لەم ڕووە بابەتی سەبکشناسی لە ڕاستیدا ژێرمەجموعەی کۆمەڵناسی هۆنەریە و بەبێ سەرنجدان بە ئاڵوگۆڕە کۆمەڵایەتیەکان لێکدانەوەی کارێکی نەشیاوە.
هۆی ئەوەی کە سەبکشناسی لە سەدەکانی ڕابردوودا کارێکی ئەوتۆی لەدەست نەهاتووە ئەمە یەکە پێشینیان ئاوڕێکی وایان لەلایەنی کۆمەڵایەتی سەبک و شێوەکارەکان نەداوەتەوە و ناچارن بۆ دەربڕینی جیاوازی نێوان سەبکی کەس و سەردەمەکان دەزواژەگەلێکی وەک ئیلهام، محبەت و نبوغیان کە چەمگەلێکی گوماناوی و هەڵێنجراون و نازانستین بەکاردێنا.
بەداخێر بۆ کۆچی تۆ چەم شەخسیدا تا ژاوەڕۆ گشت بەداخێر بۆ کۆچی تۆ ئەوەی کە سەپشناسی لە سەدەکانی ڕابردوودا کارێکی ئۆتۆی لەدەست نەهاتووە ئەمە یەکە پێشینیان ئاوەڕێکی وایان لەلایەنە کۆمەڵایەتیەکانی سەبک و شێوەکارەکان نەداوەتەوە و ناچارن بۆ دەربڕینی جیاوازی نێوان سەبکی کەس و سەردەمەکان دەستواژەگەلێکی وەک ئێلهام محبەت و نبوغیان کە چەمگەلێکی گوماناوی و هەڵێنجراون و نازانستین بەکاردێنا. لە سەردەمی ئێستادا سەبکشناسی هێشتا نەچووەتە چوارچێوەیەکی نظاممەندی زانستیەوە و خاوەن ڕەوەشێکی توێژینەوەی دیاریکراو نییە. هۆیەکەیشی ئەوەیە کە لە لایکەوە سەبکشناسی بەرینترین و ئاڵۆسترین شاخەی کۆمەڵناسی هۆنەریە و مەفهوم و چەمکی سەبکیش تۆخەمگەلێکی ڕەواڵەتی و معنەوی زۆر لەخۆ دەگرێت. لە لایەکی دیکەشەوە کۆمەڵناسی هۆنەری بەهۆی مۆدایەکی کە لە ژیانی بەکردەوەی گرتووە بەڕادەی باقی شاخەکانی دیکەی کۆمەڵناسی گەشەی نەکردووە و یەکجار زۆر تازەیە. لە سەردەمی ئێمەدا
کۆمەڵێک لە توێژەران هەوڵیان داوە بۆ دۆزینەوەی ڕیشە کۆمەڵایەتیەکانی هۆنەر و دانش لە شێوازە زانستیەکان کەڵ وەگر بگرن و لە ئاکامیشدا ژمارەیەک لەو زانایانە توانیان هەنگاوی زۆر باش لەم پێناوەدا بنێن. بەڵام ئەمەش هێشتا نەیتوانیوە ببێتە هۆی بەدیهاتنی ڕێبازێک بۆ ڕێکخستنی نەزەریەکی زانستی کامەڵ سەبارەت بە سەبکشناسی. ئێستا ئێمە لە سەردەمێکدا دەژین کە ڕیزبەندیە چینایەتیەکان بە تەواوی ڕوون بوونەتەوە و چینی دەسەڵاتدار واتە ئەو کەمینە مشەخۆرەی کۆمەڵگە گشت کەرەسە و ئامرازەکانی خستووەتە خزمەت بەرژەوەندیەکانی خۆیەوە و بە هەموو شێوەیەک دەیەوێ و لە هەوڵدایە ئەم بەشەش لە هونەر کە سەر بە چینی ژێردەستی کۆمەڵگایە و ڕێگەیەکی لە سەرکێشی و دەستەمۆن نەبوون تێداماوە ڕامکات و بە نێو ئاخنکردنی فەزایك لە بێهێوایی و خۆرافە و گۆشەگیری لە ناوەڕۆکەوە ناڕازی و سەرکێشەکەی دایتەکێنێ و چینی بەرهەمهێن واتە کرێکاران و زەحمەتکێشان و کۆمەڵانی زۆر لێکراوی کوێلەی نەزمی سەرمایە لەم چەکەی بێبەش بکات و بەم کارەی هەنگاوێکی تری خۆی و دەسەڵاتەکەی لە هەڵدێری نەمان دوور بخاتەوە. ئەوە بابەتی دووەم سەبارەتە بە گەشەپێدانی هونەر و ئەدەبیاتێکی بەدەروەست. بەرابەری خواز و ئۆمانیسیزمی سوسیالیستی پێویستێکی سەردەما. لە کاتێکدا کە نیزامی قازانجپەرست و چاوسێنەری سەرمایەداری بۆ گەیشتن بە مەرامە مەترسیدار و دژە ئینسانیەکانی کە بەدەستهێنان و کۆکردنەوە و کەڵەکەکردنی بێسنووری سەرمایەیە لە پێناو بەرژەوەندی تاقمێک سەرمایەدار و خاوەن کۆمپانیای چڵێس و چاوچنۆکدا، ئەویش بە قیمەتی چۆنسانەوە و برسیکردنی بەشی هەرە زۆری دانیشتوانی سەر ئەم گۆیە زەویە. ڕۆژ نییە کارەساتێک نەخۆڵکێنێ ئاژاوەیەک نەنێتەوە و بە بیانووی جۆراجۆر ئەو نەتەوە و نژادانەی بە درێژایی مێژوو بە ئاشتی و بە یەکەوە ژیانێکی بێشەڕوکێشیان بردوێتە سەر بەگژ یەکتردا نەکات و لە ئاستێکی بەریندا دەستیان بە خوێنی یەکتر سوور نەکات و بۆ ئەوەی نەپەڕژێنە سەر هەلومەرجی ژیانی کۆڵەمەرگی خۆیان و سەرنجیان نەچێتە سەر دۆزەخێک کە ئەم نظامە ژیان کوژوو خوێنمەژە بۆی داخستون. ڕاگەیەنەرەکانی دنیا کە بە زەمان حاڵی دەسەڵاتدارانی ئەم نظامە دەناسرێن دان بەوە دادەنێن کە بەرەیەکی وشیار و وەگەڕهاتوو لە دانیشتوانی وڵاتانی سەرمایەداری بۆ دەرک و ناسینی قوڵتر و هەمەلایەنتری نظامی سەرمایەداری و ئەم ئەزمەیەی خۆی تێکەوتووە و هەلومەرجێکی مەترسیداری کە بەرەڕووی ژیانی دانیشتوانی ئەم دنیای کردوێتەوە لە ئاستێکی بەریندا ڕوویان کردوێتەوە خوێندنەوەی و متاڵای بەرهەمەکانی مارکس و بۆ جارێکی تر مارکسیزم گەڕاوەتەوە گۆڕەپانی ژیانی خەڵک و لە بواری سیاسی و ئابوووریەوە تەنانەت لە ڕوانگەی کۆمەڵایەتی و ئەخلاقیشەوە گرنگیەکی زۆری پێئەدرێ. ئەمەش بۆ بەرەی چەپ و کۆمۆنیست مایەی دڵگەرمیە و دەتوانێت وەرەبەخش بێت بۆمان لە پێناو بەرەو پێشبردننی ئەرکی شۆڕژگەرانەماندا. بۆ ئەوەی هاوتەریب لەگەڵ ڕووداوە سیاسی و ئابوووریەکاندا ببزبین پێویستە ئێمەش وەک ئەو کەسانەی لە بواری ئەدەبیاتی چەپ و کرێکاری پێشڕە و شۆڕژگەرانەدا سەرگەرمی کاری هۆنەر و ئەدەبیاتن ئاوەڕێکی جددیتر لە هۆنەر و ئەدەبیاتێکی بەدەروەست بەرابەری خوازانە و ئۆمانیسیزمی سوسیالیستی بدەینەوە تا ئەو جێگایش بۆشمان دەکرێت پوچەڵکەرەوەی ئەو ئەدەبیاتە شەڕاشە و وێرانکەرانە بین کە نووسەران و هەنەرمەندانی سەر بە نظامی سەرمایەداری نێو ئاخەنی بەرهەمەکانیان تەنانەت فیلم کارتونی مناڵەکانیشیان کردووە. من فراوان كان
بەڵێ ئازیزان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە دیدار و ڕاوە. زۆر سپاس لەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بە یەگەشتنەوەیکی ترمان ژیانێکی خۆش و سربەزانەتان بۆ باوەت دەخوازیین.